جوانترین و گەرمگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری گرینترین هەواڵەکان. پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە شاری بۆکان، دەست بەسەرکرانی شەعبان مۆریدی لە جوانڕۆ، سەپاندنی سزای زیندان بەسەر سێ بەندکراوی شۆڕشی ژینە لە سەقز، بەرزبوونەوەی ڕێژەی فرۆشتنی ئەندامی جەستە لە ڕۆژهەڵاتی کوردستان، تەقاندنەوەی هێڵی گازی سەراسەری لە بروجێن و سەفاشار، بوونبوونی ئایدا موراد بێهروزی و هەستی محەممەد حوسەینی و ئازادی سووری باباچێگینی و بێبەشکرانی چوار بەندکراوی سیاسی لە دەرمان. درێژە هەواڵەکان پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە شاری بۆکان. ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندانی 1402 هەتاوی کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بۆ پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا ڕێوڕسمێکی شکۆداریان بەم بۆنێوە لە دەوروبەری شاری بۆکان بەڕێوە برد و ڕێزیان لەو ڕۆژە مێژوویە کرد. سەرەتای مەراسمەکە بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی سەرجەم گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم هەروەها گیان بەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاگەیەندرا. دواتر لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە بابەتێک بەم بۆنەیە پێشکەش بە ئامادەبوان کرا و بە شوێن ئەوەدا ڕێوڕسمەکە لە کەش و هەوایەکی دۆستانەدا کۆتایی پێهات. بەشداربووانی ئەو چالاکیە دروشمەکانی زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت و نا بۆ ئێعدام و نا بۆ جەنگیان بەرز کردەوە. دەستبەسەرکرانی شەعبان مۆریدی لە جوانڕۆ سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندانی 1402 شەعبان مۆریدی لاوی تەمەن 32 ساڵی خەڵکی جوانڕۆ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بەپێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردە سەر ماڵی شەعبان مۆریدی لە شەقامی شافعی جوانڕۆ و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. شانی باسە کە شەعبان مۆریدی لە کاتی بزوتنەوەی ژینە و هەروەها لە کاتی خۆپیشاندانەکانی خەزەڵوەری نەوەهێشت لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ئێرانەوە دەست بەسەر کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر سێ بەندکراوی شۆڕشی ژینە لە سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی سەقز بە ناوەکانی هیوا جیهانی، هیوا تاتایی و ئۆمید مقەدەس لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سەقز بە تۆمەتی بەشداری لە پێکێنانی باند و گروپ دژ بە ئاسایشی نیشتمانی سزای بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. بەپێی ئەو حکمە هیوا تاتایی سزای 3 ساڵ و 6 مانگ بەندکران و 2 ساڵ قەدەغە بوونی چوونە دەرەوە لە ئێرانی بەسەردا سەپێنراوە. هەروەها هیوا جیهانی و ئۆمید مقەدەس هەر یەک سزای 2 ساڵ زیندان و هەژمارکردنی ڕۆژانی پێشووی بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. شانی باساکە سزای 2 ساڵ بەندکرانی ئۆمید مقەدەس و هیوا جیهانی بۆ جرمیای 35 ملیۆن تمەنی نەختی گۆڕدراوە. ئەو سێ هاوڵاتیە لە ساڵیاتی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی و هاوکار لەگەڵ شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە شاری سەقز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێندران و ڕۆژی سێشەممە 25 ڕازبەر هەر یەکە و بە دانانی بارمتەی 900 ملیۆن تمەنی لە زیندانی ناوەندی سنا ئازاد کران. برینداربوونی کۆڵبەرێکی خەڵکی سەقز لە سنووری بانە. شەوی یەکشەممە 22 ڕێبەندانی 1402 کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی زانیار محەممەدی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بە سەختی بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی یەکشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە کامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی زانیار محەممەدی تەمەن 29 ساڵ و خێزاندار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. خۆکوژی تازەلاوێکی دیکە لە شاری سەقز. ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان تازەلاوێکی دیکەی خەڵکی سەقز بە ناوی سام شەریفی تەمەن 16 ساڵ لە ڕێگەی هەڵواسینی خۆیەوە کۆتایی بە ژیانی هێنا. پێی ئامارەکان لە سەرەتای مانگی ڕێبەندانی 1402ەوە تا بە ئەمڕۆ 18 هاونیشتمانی خۆیان کوشتووە و 9 کەسیان تەمەنیان ژێر 18 ساڵ بووە.
ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان سامی شەریفی تەمەن 16 ساڵ لە شاری سەقز، ڕۆژی دووشەممە 23 ڕێبەندان زولەیخا کەلهۆری تەمەن 35 ساڵ و خێزاندار لە پیرانشار و ڕۆژی یەکشەممە 22 ڕێبەندان قوتابیەکی تەمەن 13 ساڵی خەڵکی سەقز بە ناوی هۆنیا بەهرامی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. ئامارەکان نیشانی دەدەن کە تەنیا لە 3 ڕۆژدا 3 شارۆمەند کۆتاییان بە ژیانیان هێناوە و ئەو ئامارە زۆر مەترسیدارە. بەرزبوونەوەی ڕێژەی فرۆشتنی ئەندامی جەستە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ هەڵکشانی بێکاری لە کۆمەڵگا و دابەزینی توانایی کڕینی خەڵک بۆ جارێکی دیکە زەنگی ئاگادارکردنەوەی تەندروستی بە بۆنەی چوونە سەرەوەی ئاماری فرۆشتنی ئەندامی جەستە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی پەرەسەندنی هەژاری لێدراوە. بەوتەی چالاکانی مەدەنی فرۆشیارانی ئەندامی جەستە بەهۆی هەژاری و دەستکورتی چاوپۆشی لە یەک یان چەند ئەندامی جەستەیان دەکەن تاکو و شەوێک بێ خەمینان سەر لەسەر سەرێندا بنێن. هەرچەندە فرۆشتنی ئەندامی جەستە تەمەنێکی تایبەت ناگرێتەوە، بەڵام تەمەنی زۆربەی ئەو کەسانەی لە نێوان 18 بۆ 40 ساڵدایە. لە سەرەتای ئەم ساڵەوە نرخی هەر گولچیلێک لە 500 میلیۆن تمەنەوە بۆ 1 میلیارد هەڵکشاوە و نرخی جگەر بۆ 2 میلیارد تەمەن بەرز بووەتەوە. لەو ڕۆژانەدا کە ئابووری تەنگی بە خەڵک هەڵچنیوە، کۆمەڵێک ئاگاداری ئەبینین کە یەکێک لە ئەندامانی جەستەیان ئەفرۆشن تەنیا لەبەر ئەوەی کە ئۆتۆمبیلێک پێدابین بکەن، بەڵکو لەو ڕێگاوە بتوانن خەرجی ڕۆژانەی خۆیان و بنەماڵەکانیان پێدابین بکەن. کۆبوونەوەی ئۆپراتۆرەکانی فشارقەوی لە بەردەم شۆرای نگەهبان لە چاران ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان ئۆپراتۆرەکانی فشارقەوی سەرانسەری وڵات لە ناڕزایەتی بە چوونەسەرەوەی 20% حەقدەست لە ساڵی 1403 لە بەردەم شۆرای نگەهبانی کۆماری ئیسلامی لە تەران کۆبوونەوە. بەوتەی ناڕازیان ئەوان کرێکاری بەشی دەوڵەتین و ئەبێ حەقدەستەکانیان لەلایەن شۆرای باڵای کارەوە دیاری بکرێت، بەڵام کۆماری ئیسلامی ڕێژەی ئیزافەکاری حەقدەستەکانی لە لایەحەی بودجەی ساڵانە بەپێی ئاسی هەڵکشانی حەقدەستی کارمەندانی دەوڵەتی داناوە. ئۆپراتۆرەکانی فشارقەوی جەختیان کردووە کە بەرزکردنەوەی حەقدەستەکانیان نایاسایی ئەنجام درراوە. هەوڵ ئەدەن دیاریکردنی ڕێژەی حەقدەستەکانیان لە لایەحەی بودجەی ساڵی داهاتوو ڕەت بکەنەوە. تەقاندنەوەی هێڵی گازی سەراسەری لە بروجێن و سەفاشار شەوی سێشەممە 24 ڕێبەندان و بەیانی چوارشەممە 25 ڕێبەندان هێڵی گازی سەراسەری لە شارستانەکانی بروجێنی سەر بە پارێزگای چوارمەحال و بەختیاری و سەفاشار سەر بە پارێزگای فارس لەلایەن کەسانی نەناسراوەوە تەقێنرا. بەوتەی فەرماندەی ئاگرکوژێنەوەی شارستانی بروجێن هێڵی گازی 65 گواستنەوەی گازی سەراسەری بۆ هەناردەکردن لە گەردەنەی حەلوایی و سێڕیانی بەلداچی تەقیندراوە، بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە و گازی هەندێک شارۆچکە و گوند بڕاوە. لەلایەکی دیکەوە جێگری سیاسی ئەمنیەتی پارێزگای فارس ڕایگەیاند هێڵی سەراسەری گاز لە دەوروبەری سەفاشار ناوەندی شارستانی خۆرمۆبیدە بە ئەنقەز تەقێنراوە و گازی هەندێک ناوچە قەت بووە و هێزەکانی ئاگرکوژێنەوە فریاگوزاری خێرا سەرقاڵی کۆنترۆلکردنی دۆخەکەن. ئەگەری لە سێدارەدانی عەباس دریس لەلایەن حکوومەت بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ناوەندە ئەمنیەتیەکان بە بنەماڵەی عەباس دریس بەندکراوی مەحکوم بە ئێعدامیان ڕاگەیاندووە کە لە 10 ڕۆژی داهاتوودا ناوبراو لە سێدارە دەدرێت و ئەتوانن دوای دیداریان لەگەڵیدا ئەنجام بدەن. عەباس دریس لە بەندکراوانی شۆڕشی خەزەڵوەرینەوە هەشت و لە شایەت حاڵانی کۆمەڵکوژی بەندەر ماهشەر بووە کە لەلایەن دەستگای قەزایی ڕەژیمەوە بە ئێعدام مەحکوم کرا. هەرچەند بنەماڵەی ئەو مەئمورەی ڕژیم کە کوژراوە ڕەزایەتیان داوە، بەڵام حکمی ئێعدامی عەباس لە دیوانی باڵای وڵات پشتڕاستکراوە و بڕیارە حکومەکەی لە ڕۆژانی داهاتوودا جێبەجێ بکرێت. دایکی عەباس و سێ کوڕەکەی ئەو بەندکراوە لە گرتووی دوێکدا داوا لە خەڵکی ئێران و کۆمەلگای جیهانی دەکەن ڕێگە لە ئێعدامی عەباس دریس بکرێن. لە هەواڵێکی دیکەدا پەروەندەی 4 بەندکراوی بەلوچی مەحکوم بە ئێعدام بە ناوی عەیدوو شەهبەخش، عەبدوڵغەنی شەهبەخش، عەبدوڕەحیم گۆرگیج و سولەیمان شەهبەخش ڕەوانەی دیوانی باڵای وڵات کراوە و ئەگەر حکومەکە پشتڕاست بکرێت ئەوە هەر چواریان لە سێدارە دەدرێن. گیان لە دەستانی 2 منداڵ لە گەچساران و دەشتیاری ڕۆژی دووشەممە 23 ڕێبەندان منداڵێکی کار لە گەچساران بەهۆی ڕووداوی هاتۆچۆ گیانی لەدەستا و
لە شارستانی دەشتیاری منداڵێکی تەمەن 12 ساڵی بەلوچ لە کاتی هاوردنی ئاو لە چاڵاوێکی ئاو لەو ناوچەیە نوقمی ئاو بوو و گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی هێرانە ڕۆژی دووشەممە مێرمنداڵێکی کار بە ناوی میلاد ئەربەنی خەڵکی گەچساران لە کاتی دەستفرۆشی بەهۆی ڕووداوی هاتۆچۆ گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە منداڵێکی تەمەن 12 ساڵی خەڵکی دەشتیاری بە ناوی سەرفەراز گۆرگیش لە کاتی هاوردنی ئاو کەوتە نێو چاڵێکی ئەو وە گیانی لەدەستاوە. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ لە شارستانی توربەتی سەر بە بەلوچستان. ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان شارۆمەندێکی بەلوچی خەڵکی بە شارگرد و دانیشتوی شارستانی توربەت لە بەلوچستان بە ناوی دادوەڵڵاه بەلوچ لەلایەن کەسانی سەر بە ڕژیمەوە کوژرا. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ دادوەڵڵاه بەلوچ لە ناوچەی ئابسەری سەر بە شارستانی توربەت لەلایەن دوو ماتۆرسوارەوە دراوەتە بەر دەسترێژی گولە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. ونبوونی ئایدا موراد بێهروزی و هەستی محەممەد حوسێنی و ئازادی سووری باباچگینی. ئایدا موراد بێهروزی کچی بەندکراوی سیاسی سووری باباچگینی لەگەڵ هاوڕەیەکی بە ناوی هەستی محەممەد حوسێنی بێسەر و شوێن کراون و ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان سووری بابایی بە مەرجی ڕەچاوکردنی حیجاب لە زیندان ئازاد کراوە تاکو بە دوواداچوون بە چارەنووسی کچەکەی بکات. ڕۆژی 11 ڕێبەندان ئایدا موراد بێهروزی و هەستی محەممەد حوسێنی لە کاتی گەڕانەوە لە قوتابخانە ڕفێنران و بە دوواداچوونی بنەماڵەکانیان هیچ ئاکامێکی نەبووە. ئایدا کچی سووری باباچگینی و ڕەزا موراد بێهروزی بەندکراوی سیاسی پێشووە کە لە زیندانی چوبیندەری قەزوین ڕاگیراوە و بەرپرسانی زیندان پێیان وتووە کە ئەگەر لە کردەوەکانی پەشیمان بێت و حیجاب لەسەر بکات ئەوە ڕێگە ئەدەن بە دانانی وەسیقە ئازاد بکرێت و چاوی بە کچەکەی بکەوێت. ڕۆژی ڕابردوو سووری بابایی بە دانانی وەسیقەی قورس ئازادکرا تاکو بە دوواداچوون بۆ چارەنووسی کچەکەی بکات. بێبەشکرانی 4 بەندکراوی سیاسی لە دەرمان. بەپێی راپۆرتەکان دۆخی تەندروستی 4 بەندکراوی سیاسی بە ناوەکانی مەرزیە فارسی، فروغ تەقیپور، ڕاحلە ڕاحەمیپور و کازم عەلی نژاد بارانلو بەهۆی بێبەشکرانیان لە دەرمان ناجێگیرە. مەرزیە فارسی و فروغ تەقیپور ماوەی 170 ڕۆژە کە دەست بەسەر و پەروەندەسازیان بۆ کراوە. بەپێی زانیاریەکان سەرەتای مانگی ڕێبەندان جەلسەی دادگایکردنی ئەو دوو چالاکە سیاسیە بە تۆمەتی بەغی لە دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بڕێوەچوو و ئەگەری هەیە سزای قورس بەسەریاندا بسەپێنن. هەروەها دۆخی تەندروستی ڕاحلە ڕاحەمیپور چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی ئێڤین بەهۆی گیرۆدەبوونی بە چەند نەخۆشی و بێبەشکران لە دەرمان ناجێگیرە و پێویستی بە دەرمانی خەیرا لە دەرەوەی زیندان هەیە. لەلایەکی دیکەوە بەرپرسانی زیندانی ئێڤین لەگەڵ ناردنی کازم عەلی نژاد بۆ نەخۆشخانە دژایەتی دەکەن و گیانی ئەو چالاکە سیاسیە خستووەتە مەترسیەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر مهدی و محەممەد خوداکەرەمی وەکو دوایین هەواڵمان. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی خوڕەماوە دوو برا بە ناوەکانی مهدی و محەممەد خوداکەرەمی سەرجەم بە 12 ساڵ زیندان مەحکوم کردووە. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی مهدی و محەممەد خوداکەرەمی بە تۆمەتەکانی ئەندامەتی لە گروپە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژیم و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەی بە 4 ساڵ و 8 ساڵ زیندان مەحکوم کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.